أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله وبعد. خۆشەویستان لە تەفسیری قورئانی پیرۆز لە سوورەتی بەقەرە لە خزمەتانین گەیشتینە ئاەتی 58. ئەمشەو دوو ئاەت تەفسیرەکەین. خوای تەعالی فەرمێ: وإذ قلنا ادخلوا هذه القرية فكلوا منها حيث شئتم رغدا وادخلوا الباب سجدا وقولوا حطة نغفر لكم خطاياكم وسنزيد المحسنين. آية كان هر لباسي بني إسرائيل خوای پەروەردگارە فەرمێ: أي محمد صلى الله عليه وسلم باسی کە بۆ ئەهلی کتاب بیدەبە گوێیانە ئەوانەی کە خۆیان هەڵەکێشن دەڵێن نحن أبناء الله وأحباؤه، چونکە جوولەکەیان وت ئێمە کوڕی خوین و ئێمە خۆشەویستی خوین، ئێمە نزیکین لەخوا، خوای گەورە ئێمەی خۆشەوێ. خوای تەعالی فەرمێ ئەمە باو باپیرانی ئەوانە، بۆیان باسکە بزانم حاڵیان چۆن بوو و بە چ شێوازێک مامەڵەیان کرد و تەعاملیان کرد لەگەڵ خوایە کاتێ خوای پەروەردگار وەحی دەنێرێت، پەیامی دەنێرێت، دینەکەی خۆی دەنێرێت، یاسا و قانونی خۆی نێرێت بۆ ئەوی مرۆڤایەتی ئیشی پێ بکەن. بەڵام با بزانین بەنی ئیسرائیل چۆن دەستکاریان کرد. ئەگە بێتە بیرتان باسمان کردوتمان خوای تەعالی حرامی کرد لە بەنی ئیسرائیل ئەوانەی کە لەگەڵ موسایە بوون، سەلامی خوا لە موسا بێت، قال فإنها محرمة عليهم 40 سنة يتيهون في الأرض. توشی سەرگەردان بوون بەهۆی تاوانەوە، 40 ساڵ نەیانتوانی بچنە ناو بەیت المەقدس، بە هەر کوێیەکا بڕۆشنای ڕێگەیان لێو نەبوو. 40 ساڵ ئەمە عقوبە بوو. لە دوای 40 ساڵەکە خوای تەعالی دیسان ڕەحمی کرد بە بەنی ئیسرائیل، فەرمووی ادخلوا هذه القرية، بچنە ناو ئەو شارە، بچنە ناو ئەو دێیە. زۆرێک لە زانانی تەفسیر تەرجیحی ئەو شارە دەفەرمون بەیت المەقدسە، فەرمووی ئەوە چەند ساڵ ئێوە لێتان حرام بوو، دەی ڕەحمەتی خوای گەورە دابەزی بڕۆنە ژوورەوە، چونکە ئەو شارە شارێکی پیرۆزە بەیت المەقدس. بەڵام کە دەچنە ژوورەوە فەکولوا منها حيث شئتم رغدا، بە ئیسراحەتی خۆتان بچنە ئەو شارە بژێن و بە خۆشیتان بێت، لە ناز و نعمەتی ئەو شارە بخۆن، چونکە لە تەیه و لە سەرگەردان بوون ئەو 40 ساڵە نانیان دەست ناکەوت. هاتنە لای موسا، خوای تەعالی مائیدەیەکی دابەزان لە ئاسمانەوە، خوانێک خواردنی بۆیان دابەزان. ئەو جاوتیان تونیمانە، ئەو جا ئاوی بۆیان تەقان، زەوی تەقی، ئاو هاتە سەر، ئەو کاتە دەستیان کرد ئاو خواردن. ئەو جاوتیان ئێمە گەرمامانە، وظللنا عليكم الغمام، خوای گەورە هەوری بۆیان هاور بوو بە سێبەر بەسەریان. یعنی ناڕەحەتیان بینی لەو 40 ساڵە. بەڵام لەگەڵ ئەوەشایە خوای پەروەردگار احتیوایان یەکرد، نایهێشت لە ناو بچن. سەی ڕەحمەتی خوای گەورە چۆنە. زۆر جار خوای گەورە نیعمەتمانە داتێت، استیدراج تەماشامان نەکات، تاوانمان کرد لێتەگرێتەوە، چونکە وەلەو بەسەط الله الرزق لعباده لبغوا في الأرض. ئەگەر بە بەردەوام بە 24 سەعاتە خوای تەعالی ڕزق و ڕۆزی و پارە و دینار و دۆلارمان بۆ هەڕشێنێت، ئەوە هەمومان تاغیە بین، هەمومان خراپە بین، هەمومان لە خۆمان دەرەچین. بەڵام ئەفەرمێ ولكن ينزل بقدر ما يشاء. حکمەتی خوای تەعالی وایە بەش بەشەی دات. ڕۆژێک دەوڵەمەنی دەڕۆژ فەقیری، دەڕۆژ دەوڵەمەنی ساڵێ فەقیری نەبوونی. جار وایە ئەها کابرا سێرەکە هێر ناشکورە، جار وایە بە دوو مانگ ئیشت هەیە و کەسابەت ماشەڵڵا خێرێ باشەکەین، ئێ مانگی واشێ ئیش نییە. حکمەتی خوای تەیە. تۆ مەڵێ وەڵی کە ئەگە وەزع باش نییە و بەخوا لە برسا مردین، نا، خوای گەورە خۆی باشی لێزانێت. ئەگە بە بەردەوام بداتێ لە سنوور دەرەچیت، تووشی تاوان دیت. بۆیە خوای تەعالی فەرمووی بچنە ئەو شارە بە کەیفی خۆتان بخۆن و بخۆنەوە لە ناز و نعمەتەکانی خوای تەعالی. بەڵام کە چوونە ناو شار
لدروازي شارچون جوروا ودخلوا الباب سجدا كتشون جوروا بمتواضعي بزليلي سجدو كرنوش برن بوخوا يعني كسرتاي چون جورتان بو أو شارع دعاء أويك فتح بيت المقدس يانكرت دقل يوشع بن نون شو موسى مرت عند لزانانا فرمون هل لنا أو صالي كسرقردان بون لو تشل صالة موسى عليه الصلاة والسلام هن يكلن لو تشن صالة مرت هن يكلن لدعاء وفاتي كرت أو جاء يوشع بن نون قيادي بني إسرائيل كرت فرمي كتشون جوروا بس سجدوا بكرنوش برون جوروا يعني سرتاي چون جورتان سجدي شكر برن بوخوا أو فصدي خوايا فتحي بيت المقدس تان كرت ليرش درسي شي لور قرين جار وايا سيركي كابرا جير دستيا چند صالك اتشوسيتو لدواي او خواي پروردگار ظالمكان لناو بات خلقان يتردين لجهاتي او سپاسي خواي گورب كان سجده برن سجدي شكر دين دسكن هتافات وهلبزين وغوراني وتقا كردنو اما دبي درسي لور قرين براستي خواي تعالى فرمي وادخلوا الباب سجدا ئێمە لە دەستی ئەو زاڵمانە قەومێکی جەبابیرە لەوێیە چەند ساڵە حکومەکەن ئێوەمان ڕزگار کرد بڕۆن سوژدە بەرن بۆ خوا کوڕنۆش بەرن بۆ خوا متەواضع بن خۆتان بەکەم بزانن تەکەبور نەتانگرێت ئەمە وەکو فعل ئەو جا فەرمووی وقولوا حطة يعني حط عنا سيئاتنا يعني داواکەن لە خوای گەورە بڵێن ئەی پەروەردگار لە تاوانەکانمان خۆش بە گوناهەکانمان هەڵوەڕێنە ئەم دوو شتەی لێیان داوا کرد خوای پەروەردگار ئەگەر ئێوە ئەوە بکەن سوژدە بەرن بۆ خوا سوپاسی خوای گەورە بکەن و هەروەها و داوا بکەن لە خوای گەورە کە لێتان خۆش بێ و لە گوناهەکانتان خۆش بێ و هەڵی وەرێنێت کە ئاوا ئەمە حاڵی ئێوە بوو وسنزيد المحسنين ئەو کاتە سەنەزید بۆتان زیادەکەین لێرە مەفعولەکە دیار نییە يعني وسنزيدكم رفعة يعني بلتان برزكينوا حسنات سنزيدكم حسنة حسنات شاكو بلو بايتانو أمانة هم يبرز بيتو رصيد تان برز بيتو شكا إيوا ما ويكي زورة خليجي تاوانا بين رصيدا اجتيان تيابا سرنية وسنزيد المحسنين أجر أو شاكي بكن أو خواي پروردگار رحمتان بيكات وليتان خوش بيت وبلتان جبر زكاتوا ولا خواي پروردگار زور بريز بنو بلند بنو وسنزيد المحسنين أجر إيوة شاكا كاربن بلان بني إسرائيل ليرش ديسان عهدو بلينيكي خواي قوريان شكان كتشون جوروا خواي تعالى فرموشي فبدل الذين ظلموا قولا غير الذي قيل لهم نكهموا يعني بلام زورينيان لظالمكان الذين ظلموا زور جار بلاو نارحتي كتوش ما نبي بهوي ظالم مستمكار كان خوي تعالى شفرميه واتقوا فتنة لا تصيبن الذين ظلموا منكم خاصة كاتك بلاي خوي پروردگار بيه بسر امتيا وانا بيه بس توشي ظالمكان بيت تروشك بيك واسوتيت حموي بيك وبيوادريت دفرمي هستان قولك خوي گوريان گوري وفعلك شيان گوري فعلك شي بودي سجده برن هستان وكو غلطه جاريك بس غخشيه شنو جورو سجدين نبرت اما يك دو لجاتي وبلين خويا لما خوشبه قالوا حنطه فبدل الذين ظلموا قولا غير الذي قيل لهم خويا يقول فرمي بلين حطه او المتيان حنطه حنطه يعني شيان حنطه في شعره ثاني ما قالوا جو ما نوي دا نوي والله ما نويت شي ما دا ولا ويك بلين خويا لما خوشبه يعني خلقاني كان بداخوا خلقاني شي بإيمان فاسق منافق أو حاليانا كاتيك لي اتقي الله لخوا بترسا بلي خوايا ليم خوش با أو لمن شيم دا ولا بهمان دردي بني إسرائيل وجولكا خواي قوري غضب يعني لي قريت بلي خوايا ليم خوش با بس سجدا نيوش كبو خواي تعالى طاعة وعبادة بو خوا بكا
بۆی خی گەورە ڕەحمت پێ بکە بەڵام ئەمان چوون گۆڕیان سوژدەیان نەبرد بە زگە خشکێ چوونە ژوورەوە وەکو گاڵتە جاریەک ئەوجا وتیان حینتە دیگەنم و جۆمانەوێ دانەوێڵەمانەوێ لێخۆشبوونمان ناوێت کەوایان وت خی تەعالا فەرمێ فەئەنزەلنا عەلە الذینە ظەلەموا رجزا من السماء رجز يعني عذابا خی گەورە فەرمێ یەکسەر سزای خۆمان داگرت لە ئاسمان و هەمویانمان لەناو برد بما كانوا يفسقون بەهۆی چیە خی گەورە و قەومی لەناو برد بە هیلاک چوون بەهۆی فسقیانەوە فسقش يعني الخروج عن الطاعة هەر کات تۆ سنووری خی گەورەت بەزان لە طاعەتی خوا دەرچووی ئەوە تۆ فاسقی ئێکە فاسقش بووی چاوەڕوانی چیش بە سزای خی گەورە بە خی گەورە سزات بۆ نێرێت ئیتر لە ئاسمان بێ لە زەوی بێت لە دەور و پشتت بێت وازل لێ نایەنێت عقوبەتە دات فأنزلنا على الذين ظلموا رجسا من السماء بما كانوا يفسقون بويا درسي لي وربقرين لم دو آية دائما سپاسی خی گەورە بکەین سوژدە بۆ خوا بەرین نوێژ و تاعەتی بۆ بکەین خی گەورە لە هەموو نەهامەتێک و دەردێک و سەغڵەتێک ڕزگارمان نەکات و دائیمەنش دوعا بکەین بڵێن خوایە لێمان خۆش بە و ئەستێزاءش نەکەین گاڵتە نەکەین بە دینی خوا و پەیامی خوا و بەرنامەی خی گەورە هەمووی حەقە نەک ئێمە گاڵتەی پێ بکەین ئەمڕۆ کە خەڵکێک گاڵتەیان دێ بە دینی ئیسلام ئەجینا خی تەعالا ئاوها عەذابت بۆ ئەنێرێ و لە ناوتەبە و ئەتفەوتێنێت داواکەم لە خی پەروەردگار بە ناو جوانەکان و سفاتە بەرزەکانی ڕەحمان لێکە و ئەخیری هەموو لایەکمان خێرکە خی پەروەردگار لێمان خۆشبی لە کەم و کوڕەکانمان لە تاوانەکانمان یا ربی خوایە هەڵەمان زۆرە لێمان خۆشبی یا رب العالمین ولم دانشتوانش خوش يا رب العالمين وأقول ما سمعتم واستغفر الله لي ولكم فاستغفروه إنه كان غفارا